کاتێکات و گەیمەری بچێ ناو ساعت تۆپانێ بکەی بەڕاستی چت بەسەر دێ موساب دەبێ و لە پاش گەمەکەش خینەکەت بەرز نابتەوە لێ تۆپانێ مەکە بەخێر بێنەوە ڕیانی خۆشەویستم لە مێژە ڤیدیۆم نەکردیان لە بەرەوەی ئیمتیحانتان هەیە با ئیمتیحانەکان تەواو بیتن لە خزمەتان دەکەم چەند هەواڵێکی ناخۆشمان هەیە لە بۆ گەیمەران بەگشتی لە بەرەوەی دوو یاری گەورەی Xbox بە فەرمی دواخران و پێناچی Xbox لە 2022 هیچ یاریەک بڵاو بکاتەوە هەردوو یاری Redfall لەگەڵ Starfield لەلایەن بثێزداوە دواخران لە بۆ سەرەتای 2023 واتە دەڵێن لە first half واتە 6 مانگی یەکەمی 2023 هەردوو یاری بە قسەی خۆیان بڵاو دەکەنەوە بەڵام من پێمانی هەردوو یاری لە سەرەتای 2023 بڵاو بکەنەوە ئەناونسمنتە ئەو ڕاگەنراوە لە کاتێک دێکەوە من لە هەفتەی ڕابردوو پێم وابیان دو هەفتە پێشتا بوو لێک لە ئەوزام ئەڵخەی ڕابردوو بوو بۆم باسکردنکەوە یاری Starfield بە پێ قسەی هەندێک لە دیڤلۆپەرەکان بی کە یاریەکەیان بینیوە قسەیان کرد دەڵێن کێشەی زۆرە من هەفتەی ڕابردوو شتێکی وام باس کرد وتم کێشەی هەیە و یاریە بەڵام وتم ئەکیدمە تا سەری ساڵەوان کێشەکان چارەسەر بەڵام بەثێزدا شتێکی زۆر باشی کردیەکەوە دەڵێن یاریەکان ئامادە نینە و نامانەوە یاری بڵاوکەینەوە کەەوە ئامادە نەبی وە گەیمەر ڕێخنەمان لێ بگری و ئەخۆشیان چەند جاری دیکەش وتیتم چەند جاری دیکەش دەیڵێمەوە یاریەکی وەکو Starfieldi دەبی تۆبی دەبی دە لەسەر دەبی نابی نۆی لەسەر دەی وەگری نابی هەشتی وەگری دەبی دە لەسەر دەی وەگری لەبەرەوەی یەکەم یاری گەورە و زەبەلاحی Xboxە لە پاش کڕینەوەی Xbox وەکو ستودیۆیەکی دەرەکی بیکردەوە بڵاوی بکاتەوە نیشانەی سەرکەوتنی فیل سپێنسەری نیشاندا و یاری ئەگە بێت و سەرکەوتوو بێ بەڵام کێشەی زۆربی نابیتن دەبی منافسی God of War Last of Us Red Dead Redemption یاری زەبەلاحەکان بکە ناکرێ یاریەکی مامناوە مەڵواکاتەوە بۆیش دڵم خۆشە بۆی کە دواخرێت تاوەکو کێشەکانی چارەسەر بکەن و لە هەمان کاتیشدا پێم ناخۆشە کە یاریەکە دواخرێت لە بەرەوەی 2022 تا ئێستا ڕەخنەمان لە Xboxی نەدەگرت لە بەری دەمانگۆ ئۆکەی لە کۆتایی ئەو ساڵ تۆڵەمانە دەکەنەوە یاریمان دەدەنێ بەڵام کەمان Xbox یەک یاریمان نییە لە 2022 Xbox بە کاملی هیچ یاریش بڵاو نەکرد یاری گەورە زەبەلاح دەڵێن یەک یاری هەرچەندە ئەگەری هەیە و پێشبینی شێکەوە لە کۆنفرانسی مانجی شەشی Xbox شۆکەیسەکەیان لەگەڵ بثێزدای ئەگەری هەیە Xbox چەند یاریەک ئاشکرا بکات لەسەر لە کۆتایی ئەو ساڵ بڵاوی کاتەوە شوێنگرەوەی ئەو دوو یاریە گەورەیە بن بەتابەتی شوێنگرەوەی Starfield دەبێت و Redfall گەیمەران دوو دڵن لەسەری بەڵام Starfield دەڵێن یاریەشی ناوازە دەبی و ئینشاڵڵا ناوازەش دەبێت ئایا Xbox یاری دیکەی هەیە لۆیە بەلای ئاساییە Starfield دوا بخە لەو ساڵ یاخود نا بەڵام ئێستا زیاتر مەسە God of War Ragnarok دواخرانی Starfieldi هەلەکی زێڕینە لە بۆ Sony هەلەکی زێرن لە بۆ PlayStation زیاتر باس دەکەم ئەوە تاکە هەواڵی ناخۆش نەبوو لە ناو دنیای Microsoft و Xboxی ئەو هەفتەیە لە سەرەتای ئەو هەفتەی گەیمەرێکی یەکجار زۆری Xboxی کێشەی ئۆنلاینیان لە بۆ دروست بوو بەتابەتی ئەو کەسانی وەکو من زیاتر گەیم پاس بەکاردێن هەر کەسە گەیم پاسی بەکاری نابێت لە زۆربەی وڵاتەکانی جیهان هەر هەموو گەیمەریش نەگرتەوە بەڵام بەشەی زۆری گرتەوە نیان دەتوانی ئاکسێسی گەیم پاس بکەن یاخود ئاکسێسی Xbox Live بکەن بە هیچ شێوازێک لە بەرەوەی سێڤەرەکانی Xboxی داون بوو لە بە ماوەی 48 کاتژمێر لە هەندێک وڵاتیش گەیشتە 90 کاتژمێر هۆکارەکەشی تاوەکو ئێستا نازانرێت چییە Microsoft دەڵێ ئاگاداری و کارین و چایان کردەوە چای دەکەینەوە چاشان کردەوە ئێستا کێشەکە نمایە بەڵام کێشەیەکی کە لە بۆ گەیمەران دروست دەکاوی ژەوەیەکەوە گەیمەران ناتوانن متمانە بە سێڤیسی ئۆنلاین بکەن یاریەک خۆت هەدبی کڕیبت باشترە لەوەی لە سێڤیسێکی وەکو گەیم پاسی داوڵۆن بکەیت من سێ چار یاریم هەیە لەسەر Xboxەکەی خۆم کاتێکەوە کێشە بڵاو بۆ نەمدەتوانی یاری بکەم بەڵام ئەو یاریانەی کە هەمە بۆتە کڕیتم نەک لەڕێ گەیم پاس وەرم دەمتوانی ئەوان بکەم کە جێگەی دڵخۆشیە بێگومان بەڵام ئەو سێڤیسانە چ PlayStation Plus چ گەیم پاسە سێڤەنە ڕاوەستی ناتوانی یاریەکە بکەیت لەبەرەوەی ئەو سێڤیسانە پێویستی بە لۆگینی ئەکاونتەکەی خۆت تاوەکو Xbox یاخود PlayStation بزانن کەوا تو خاوەنی گەیم پاسی یا خاوەنی PlayStation Plus تاوەکو بچێ ناو یاریەکە ئەکاونتەکە لۆگین بی بەڵام ئەگە یاریەکە بە دیستەکە دەبی یان کڕیبت دەتوانی یاریەکە بکەیت پێویست بە ئۆنلاینی ناوی ئەو شێشانە هەر دەبێ بەڵام تا چەند کەمتر بکرێتەوە باشتر لە بۆ گەیمەران کێشەیەکی دیکەش هەبوو لەو هەفتەیە لەسەر Xbox و Microsoft بەگشتی و بەتایبەت یاری Halo Infinite سیزنی دووەمی بەردەست خراوە نزیکەی دوو هەفتەیە بەردەستە بەڵام گەیمەران ناڕازینە دەڵێن سیزنی دووەم لە چاوەڕوانەکانی ئێمە نیە ئەبێتەکە زۆر بچووکە چاوەڕشتی گەورەترمان دەکرد ستودیۆی 333 ئیندەستریس وەڵامی ئەو ڕخنانەی دایەوە وتی ئاگادارین دەزانین و هەوڵدەن بە زووترین کات عیلاجیان بکەین بەڕاستی Halo Infinite وەکو چیرۆک هەموو جارە دێڵێمەوە کامپینەکەیم زۆر بەدڵە و یەکێکە لە یاریە خۆشەویستەکانم لە ژیانم ئێستا بەڵام مۆدی ئۆنلاینەکەی لەگەڵ ئەوەی کەوە گەیمپڵەیەکی زۆر نایەبە بەڵام بە مۆدی ئۆنلاین یاریەکانی دیکە ناچی لە بەرەوەی ماپەکانی کەمە چەکوەسلی حەکەمە
مۆدی جیاوازی کەمە و زورش بێزار دەبی کە یاری ئۆنلاین ناکرێت لێ بێزابی دەبی وا لێ بکەکەوە بەردەوام یاریەکەی بکەیت سەو کو نەمکردەوە هیلۆ ئینفینیت مۆدی ئۆنلاینەکەی بەڵام باتلفیلد ئەوانە بەردەوام ێستا جارجاران داخل گەمەی دەکەم کاڵ ئۆف دیوتی داخلم گەمەی دەکەم بەڵام هیلۆ ئینفینیت کوازنینە وازمەینە هیوادارم سیزنی سێمی تۆڵەمان لە بۆ بکەنەوە هەواڵەکی دیکەی ناخۆشتان پێ بڵم بەداخەوە هەواڵەکان زۆبیاندانی خۆش نەبی تا دەگەینە هەواڵەکانی گارۆڤاریدانی دڵتان لێ خۆش ویدۆزەک بەڵام هەواڵەکی ناخۆشتان پێ بڵم کەەوە یاری Gotham Knights بڕیارە تەنیا لەسەر PlayStation 5 و Xbox Series و PC بڵاو بکرێتەوە Warner Bros Games بە فەرمی ڕاگەیاندکەوە یاری Gotham Knights لە مانجیدا لەسەر PlayStation 4 و Xbox One بڵاو ناکرێتەوە دەڵێ هۆکاری ئەوەی کەەوە یاریەکەمان لەسەر کۆنسۆلی ڕابردوو لادایە بۆ ئەوی دەگەڕێتەوە بتوانن باشترین یاری پێشکەش بکەن و گرافیکەش سەرکەوتمان پێشکەش بکەن بەڵام گەیمپڵێکی 16 خولەکیان بڵاو کردەوە گرافیکەکەی جوان دیارە بەڵام بۆ شێوازش نییە کە ئەوان دەڵێن لەبەر خاتری گرافیک و بەرزی گرافیک و گەیمپڵی ئەوشتانە یاریەکەمان لەسەر PlayStation 4 و Xbox One لادایە تا ئۆکەی تێدەگەم لەوەی بڵێ ئۆکەی دەمەوێت یاریەکە تاو نایابی لێ تەنیا لەسەر کۆنسۆل نیە بڵاو دەکەمەوە بەڵام من وەک خۆم پێم وایە لەبەر ئەوەیەکەوە پێڕانەگەیشتی ناو یاریە کارەکانی تاوا بکەن دەبایە لە بۆ 4 جۆر کۆنسۆلی جیاواز دروستی بکەن PlayStation 4 PlayStation 5 Xbox One Xbox Series و هەروەها PlayStation 4ش دوو نوعی هەیە PlayStation 4 Pro هەیە و PlayStation 4 هەیە Xbox One Xbox One هەیە Xbox Series X هەیە وەکو توانە کە دەبی گەیمەکی جیاوازی لە بۆ دروست بکەیت PlayStation عینە بە هەماشە PlayStation 5 هەیە و هەروەها دوو جۆر کۆنسۆلی دیکەی Xbox شت هەیە واتە دەبی لۆ 5 کۆنسۆلی دروستکەن چیان کرد نیوەیان کردوتیان تەنیا لە بۆ کۆنسۆلی نوێ لەبەری پێڕاناگەن ئەکیدم لەبەرەوەی گەیمپڵێکەی ئەو دێمۆە 13 خولەکەی کە بڵاویان کردەوە کاراکتەری نایوینگ و ڕێدوودی نیشان دەدا زۆر سترنجڕاکێش نییە هەرچەندە هەندێک گۆڕانکاریان لە یاریەکەی کردی لە چاو ئەپدەیتی ڕابردووی لە چاو ئەو ڤێژنێک کە پێشتر نیشانیاندای بۆ نمونە لێڤڵ لەسەر کاراکتەرەکان نمایە ڕقەمیان لەسەر نمایەوەتە کاراکتەرەکان خینەکانیان لەگەڵ توانای تو بەرز نابتەوە بەو شێوازێک کە دەیانوت واتە پێشتر ئەگەر لێڤڵ دەبایە کاراکتەر لانی لایبە لەوانێت دوژمنەکان لێڤڵیان 15 بەیە شەڕکردن لەگەڵیان ئاسانە بەڵام ئێستا ئەو شتیان نەهێشتێک کە دڵخۆشم لەبەرەوەی ئەساسن کرد جێت لێبیت کە تۆشتە قۆڕانەمان لە بۆلادا پشتشی زۆر بمانەیە هیوادارم Gotham Knights زۆر چاڕای دەکەن بێت چیرۆکەی سەرنجڕاکێشە باسی ئەوەی دەکەکەوە باتمان مردیە هەرچەندە دەڵێن مردیە بەڵام باوەڕ ناکەم مردبی بهم دەڵێن باتمان مردیە خانەوادەی بات فامیلی یاخود خانەوادەی باتمانی دێن شوێنگرەوەی و نایدوینگ و ڕێدوود و نازام جەماعەتەکەی دیکە دێن شوێنی باتمان دەگرنەوە شاری گۆثەم دەی بە پاچی بێڵنەوە بەڵام خراپەکانێکی گەورە لە دروست دەبی یاخود ئاشا دەبی بە ناوی Court of Owls دادگای کوندە پەپۆکە کە لە کۆمیک و لە بەشێک لە زنجیرە ئەنیمەیشنەکانی باتمانی من پێشتر زۆر شتم لەسەخینی تۆش زۆر عاشقی چیرۆکیانم وەکو ماسۆنیەکانی ناودنیای باتمانینە ئەوان دێن دەبنە دوژمن لە بۆ تو سەو خۆش دیارە لە مانجیدا بڵاو دەکرێتەوە لە سەرەتای بەرنامی باسیەوەم کرد دواخرانی Starfield هەلێکی زۆرینە بۆ سۆنی دروست دەکات سەو ئەو هەلێت چییە پێم وایە سۆنی و وەروە سانتا مۆنیکا کە گوێیان لەو خەبەرەی بوو ئەو ڕۆکە Starfield و Redfall لەو ساڵ دواخرێنە Xboxی دیارێکی گەورە زەبراهی نمایە تا ئێستا کە بزانین بڵاوی بکاتەوە سانتا مۆنیکا بە سۆنی 100% ئەکیدم لەوەی کەوا وتیتیان ناومێش کاکە دەبی گارۆڤار ڕاگنۆک بڵاو بکرێتەوە تەمشە من ناڵێم Starfield منافسەی گارۆڤاری دەکە یاخود گارۆڤار منافسەی Starfield دەکە من ناڵێم کامیان لە کامیان گەورەترە بەڵام Starfield یاریی زەبەلەها وە سۆنی ئەکیدم لەوەی کەوا لای خۆیان حسابیان لە بۆ ئەو یاری هەرکردیە لەبەرەوەی یاریی زەبەلەها تاکە یاری ئەکسکلوسیفی بەتێزدا و Xbox لە مێژوودا یەکەم جارە شتە ببینین بۆیش ئێستا بە هیچ شێوەیەک ناکرێت گارۆڤار ڕاگنەرۆک دوا بخرێت لە بۆ سۆنی چکە سۆنی بزنسە و ناکرێت پارەشە دەست بدەن و باشترین شوێنیش کەوا تو 4 مانجی کۆتایی ئەو ساڵ هیچ یارێکی زەبەلەح بڵاو ناکرێتەوە سەرجەم یاریەکان دواخرێنە بۆ 2023 تاکە یاری گەورە کە مابی بڵاو بکرێتەوە بە حساب و کتابات گارۆڤار ڕاگنەرۆکە جگە لە فیفا ئەوانە کە ئێستا زیاتر باس دەکەم بەڵام کێشەکە ئەوەیەکەوە تاوەکو ئێستا هیچ لەسەر نازانین تاوەکو ئێستا نازان کە بڵاو دەکرێتەوە ترەیلەری نوێمان نییە ڕیلیز دەیتمان نییە هیچمانە سەری نییە بەڵام لەو هەفتەیە لەو هەفتەیە 2000 سانتا مۆنیکا ئەپدەیتی تویتەری خۆیان کردی یەکەمیان شتێکیان کرد کە گەیمەر تۆزەک لێی ناڕازی بوون دەیان نووسی بیان گارۆڤار ڕاگنەرۆک بڵاو دەکەنەوە گەیمەر یەکسەر مێشانەدا ئۆکەی گارۆڤار ڕاگنەرۆک لە 2023 دوا دەخرێ بەڵام دوایە تویتەرەکەی خۆیان یاخود بایۆکەی خۆیان ئەپدەیت کردەوە ئێستا دەڵێن گارۆڤار ڕاگنەرۆک لە 2020 بڵاو دەکرێتەوە و چەندین جاری دیکەش ئەویان دووپات کردیتەوە کە بە گارۆڤار ڕاگنەرۆک لە 2020 بڵاو دەکرێتەوە بەڵام ئێستا کاری State of Play کەی State of Play-یەکەی دەبینین بەپێی چەند دەنگوویەکی نوێبی و پێی چەند پێشبینیەشی نوێبی وەرە بەپێی پێشبینی خۆشم بیتن State of Play دەبیت لە مانجی کۆتایی ئەو مانگا یان مانجی 6 دەی ببینین هەفتەی ڕابردوش
ئەو قسەم کردی ئێستاش دەیڵێم وەرسەنە دووبارێ بەڵام هەر دەیڵێمەوە God of War Ragnarok هەتا مانجی هەفت هیچ ترەیلەرێکی نوێی لە بۆ نێ ئەکی دەویارێسە 2023 بەڵام ئێستا کە Starfield دواخرایە ئەکیید بن لەوەی سۆنی ئێستا مشەوەشە بە زووترین کات دەوێت ترەیلەرێکی نوێی God of War نیشان بدە یان ستەیل پلەیەکی بکە یان شەوکەیسێکی بکە هەرچەندە زەحمەتە شەوکەیسی گەورەی سۆنی ببینی هەرچەندە پێویستە ببینین بەڕاستی بزانین خەریکی یاریەکینە مایکرۆسۆفت هاوینی داگیر دەکە سۆنی پێویستە یان پێشتر یان دواتر شتێکمانە بۆ بڵاو کاتەوە دوایین دەنگۆ باسی سی مانجی نۆ دەکە لە بۆ God of War هەرچەندە سی مانجی نۆ لەوانەیە یاری فیفای نوێ بڵاو بکرێتەوە Call of Duty نوێ لەو کاتانە بڵاو بکرێتەوە بەڵام باوەڕ ناکەم ئەو دوو یاریە کێشەیان لەگەڵ God of War هەبی لەبەرەوەی ئەوانە یاری بسن Call of Duty یاریش تاقەکەری شوتەرە گەیمەری تایبەت بەخۆی هەر هەیە هەر دەیکڕی گەیمەرە کاژۆڵەکانی دیکەش جارێ نایکڕن دوای دەیکڕن God of War Ragnarok لە بۆ گەیمەری چیرۆکی 100% ئەگە سینۆ بڵاو بکرێتەوە فیفاش گەیمەری تایبەت بەخۆی هەر هەیە ئەگەر لە مانجی نۆ یاخود کۆتاییەکانی مانجی نۆ سینۆ ئەو شوێنەیەکەوە زۆر گەیم حەز دەکە لەو شوێنە بڵاو بکرێتەوە لەبەرەوەی سەرەتای پاییزە و چۆن دەڵێت دەستپێکی چارەیەکی کۆتایی ساڵە کە دەتوان لە ڕووی بزنسەوە باشترین کاتە لە بۆی تۆ بەرهەمێکی نوێ بڵاو دەکەیەوە پەیوەزدار دەبی بە چارەجی کۆتایی لە ساڵی داهاتوو دەڵێکا کە چارەجی کۆتایی ئەو ساڵم ئەوەندە کۆپیە میلیۆنە شتەمان لەو شتەی فرۆشتیە دەستپێکەکی باش دەبی و من وەک خۆم پێم وایە یان سینۆ یانیش ئەگەری هەیە 11/11/2022 یاری God of War Ragnarok بڵاو بکرێتەوە ئەو بەروارێکەوە Starfield دیدا بڵاو کرێ ئەرچەندە باوەڕ ناکەم سۆنی شتێ بکە لەبەرەوەی زۆر کۆمیدی دەبی و شتێکی تۆزێک بێڕێزیشە بەڵام هەموو شتێک ناو دنیای بزنس و پارە دەکرێ لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن حەز دەکەن God of War ئەو ساڵەیە ساڵشکەیە لە کۆمنت بۆچوونی خۆتان دەبێت تاوەکو ئێستا دەڵێن 2022 ئۆکەی بینە سەر فیفای هەرچەندە من پێشتری تقریبا لە پارەوە باسی ئەوەی دەکەن کە فیفا لایسنسی خۆی لەدەستدایە ناوەکەی دەگۆڕدرێ دەبتە FC لە بەرنامە سفرێژیری پێشتر زۆر باسمان کردین بەڵام لەو هەفتەیە بۆ فەرمی یعنی بڵۆک پۆستێک بڵاو کرێەوە EA بە فەرمی ڕاگەیاندکەوە ناوی فیفای لا دەدەن دەیکەنە FC بەهۆی ئەوەی کەوا ڕێکەوتنیان لەگەڵ فیفای یاخود چۆن ڕێکخراوی فیفای نوێ نەکردیتەوە کە من کیفم بە ڕێکخراوی فیفای نێرە بە ڕێکخراوی زۆر گەندەڵە کێشە و مەشاکلیان زۆرە فیفا ڕێکخراوی فیفای داوای پارێکی یەکجار خەیاڵی لە EA کردیە یعنی چۆن دەڵێ کاکە موبایلە بە چەندە بە 3 وەرەقەی ئەتو دەڵێ ئیلا بە 20 وەرەقەی دەفرۆشم ئەوش دەرە کاکە دیارە و کابرای نافرۆشی بزەوت مەسەلەکەی فیفاژەوە هەیە فیفا ناوێ ناوی خۆی بداتەوە EA لە بەرەوەی دەوێت بداتە چەندین کۆمپانیای جیاواز یەک لە کۆمپانیانش بە پێی دەنگویەکانی لەژێر قسەکردن لەگەڵ فیفای کوڕێکخراو فوتبۆڵ دەوێت ناوی فیفای وەربگری بە پێی دەنگۆبی ئەو فەرمی نییە تەنیا دەنگۆیە بینە پرچایی خۆتان فوتبۆڵ فیفا 2023 بڵاو بکرێتەوە و EA Sports FC بڵاو بکرێتەوە ئەکیدم لەوەی ملیۆنان کەس بە هەڵە دەچی فوتبۆڵ فیفای دەکڕی وەرەزانی فیفای ئاسایی نازانکەوان ناوەکە گۆڕدرایە بەڵام ئەو تەنیا دەنگۆیە ئۆکەی ئەو فەرمی نییە بەڵام ئەوەی فەرمیە فیفا ئەوەی فەرمیە EA دەڵێ سەرجەم یاریەکە و تەواو یاریەکە خۆی دەبینێتەوە تەنیا ناوەکەی لە فیفای دەکەنە FC یانەکان وەک خۆی دەبینێنەوە لاعیبەکان وەک خۆیان دەبینێنەوە ناوی یاریزانەکان وەک خۆیان دەبینەوە سەحەکان وەک خۆیان دەبینەوە هەموو شتێک وەک خۆی دەبینێتەوە تەنیا ناوەکە دەگۆڕدرێ بەڵام ناو گۆڕانیش دەی ببینیم زین چەند کاریگەری دەکات بینە سەر جیتیئەی 6 هاوڕێنی خۆشەویستم بە پێی دەنگۆیەکی نوێ بیتن دەڵێن لە 1-2 هەفتەی داهاتوو ترەیلەری جیتیئەی 6 دەبینن هەرچەندە من باوەڕەمانی لە 1-2 هەفتەی ترەیلەری جیتیئەی 6 ببینین بەڵام دەنگۆیەک هەیە کە دەڵێت ترەیلەرەکە 100% ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە ئۆکەی من وای دەبینم کە ئەو ساڵ لەوانەیە ترەیلەری جیتیئەی 6 ببینیم بەڵام بڕی 1-2 هەفتەی داهاتوو باوەڕ ناکەم تەمشە ئەو دەڵێ ئەو کابرا دەڵێ لە شۆکەیسێک یاخود لە کۆنفرانسێک ترەیلەری جیتیئەی ببینین من باوەڕ ناکەم ڕۆکستا بەشداری هیچ کۆنفرانسە بکات کە تاوەکو ئێستا هیچ کۆنفرانسێکی گەورەی خۆیان نەکردیە وەکو مایکرۆسۆفت و سۆنی و ئەوانە بیکەن یوتیوبی خۆیان ترەیلەرێکی دادێن و خلاص لە خۆتم شاک کیف خۆت ئەوەندە هەیە خلاص تا یەک ترەیلەر ئایا ڕۆکستار گۆڕدرایە بێگومان کۆمپانیەکان دەگۆڕدرێن بەڵام باوەڕ ناکەم جیتیئەی 6 ترەیلەر باوەڕ ناکەم لە 1-2 هەفتەی داهاتوو بڵاو بکرێتەوە ئەو دەنگۆی هەیە بەڵام باوەڕی پێ مەکەن زۆر بەڵام ئەو ساڵ دەیبینین مەیبی لە مانجی 9-11 لەو کاتانە ئەکید بم بەری ڕۆکستار عادەتی هەموو کاتێک سەری ساڵان یاخود کۆتایی ساڵەکان ترەیلەری یاریەکی نوێی خۆی بڵاو باسی تێک توی بکەین تێک تو لەگەڵ 2K خەریکی مافیا چوارینە مافیا چوار بە فەرمی لە بەرەمێنان هەرچەندە ئەویش پێشبینی و دەنگۆیە بەڵام دەنگۆیەکە لەلایەن چەند کەسێک پژڕاست کەیتەوە کاتە ینی بە فەرمی شتێکی وا هەیە
مافیا چار لە بەرمێنانە وەروە یاریەکە پریکۆڵە واتە باسی پێش مافیا یەکی دەکەن چۆن Red Dead Redemption 2 باسی پێش Red Dead Redemption یەکی دەکە بەو شێوازەیە و بە Unreal Engine 5 دروست دەکرێت بەو ئینجینە یاخود بۆ پرۆگرامە نوێی کە یاریە نوێیەکانی PlayStation 5 و Xbox Series پێ دروست دەکرێن بە Unreal Engine 5 دروست دەکرێت 2K بەرهەمی دێنی هێشتا نازانین کەی دروست دەکەی بڵاو دەکرێتەوە شتانە لەوانێ 2024 2025 بڵاو بکرێتەوە بەڵام ئەکید من لەوەی ئەگەر بێت و کۆنفرانسێکی گەورەی 2K ببینین ئەکید ئەو یاری دەبی تێدا وەکو تیزەرێک یاخود ترەیلەرێک یاخود وەکو ئەناونسمنتێک شتێک لەو بابەتانە دەبینین سۆنی لەو هەفتەیە کۆنفرانسی بازرگانی یاخود فاینانشەل ریپۆرتی خۆی ئاشکرا کرد کەەوە باسی ئەوی کرد چەند میلیۆن پلەیستێشنیان فرۆشتێ لە چارەجی یەکەمی ئەو ساڵ وەزعیان کۆشتانە سۆنی ڕاگەیاندکەوە 19.3 میلیۆن PlayStation 5 فرۆشرایە و بەکاردێ لەلایەن گەیمەرانەوە 19.3 هەرچەندە دەڵێ سۆنی بە فەرمی ڕاگەیاندکەوە 3 میلیۆنیان کەمتر فرۆشتێ لەو ڕێژەی کە لە چارەجی کۆتایی پارساڵ ئاشکرایان کوتیان دەبایە زیاتر بفرۆشن بەڵام 3 میلیۆنیان کەمتر فرۆشتێ هۆکاری کەمی ئەو 3 میلیۆنش بۆ ئەوی دەگەڕێتەوە چیپ ئەلکترۆنی بەدەست ناکەوی کێشەی بەرەمێنانیان هەیە کە هەم مایکرۆسۆفت و کێشەی هەیە هەم نیتندۆ کێشەی هەیە کە مایکرۆسۆفت و نیتندۆش لەو هەفتەی ڕاگەیاندکەوە لە ساڵی داهاتوو پێشبین دەکەن ژمارەی کەمتر لە Xbox و وەروە نیتندۆ دەڵێن نیتندۆ سویچ کەمتر بفرۆشن بەهۆی کەمی چیپی ئەلکترۆنی واتە سلیکۆن بەدەست ناکەی لە جیهان کە مەسەلەکە لە کۆڕۆناوە دەستی پێکرد ناتوانن بە ڕێژێکی زۆر باش بەرهەمی بینن بۆیش فرۆشیاندا دەبەزی بەڵام سۆنی دەڵێ ئەو ساڵ 153 زیاتر PlayStation 5 دەفرۆشن پلانیان وایە تەنیا لە 2022 زیاتر لە 18 میلیۆن کۆنسۆڵی نوێ بفرۆشن و سەرۆکی جێبەجێکاری نازانم چی لە بابەتی دەکە CFO نەک CEO سەرۆکی جێبەجێکارە بەڵام CFO سۆنی دەڵێ یەک لە بەڕێوەبەرە سەرچەکانی ناو PlayStation Interactive Entertainment یاخود SI دەڵێ هۆکاری سەرەکی کەەوە یارێکی وەکو گادۆڤاری ناخەنە سە PlayStation Plus نوێیەکە نان دەرێ ئەگەر بێت و ئەو کاری بکەین دەبی پارەیەکی کەمتر لە بەرهەمێنانی ئەو یاریە سەر بکەین تاوەکو لە کاتی بڵاوبوونەوەی لە ڕێگەی PlayStation Plus نوێیەکەی ئەو پارەیان دەستکرێتەوە واتە دەبی بەرهمێنانی یاری تێچوەکەی کەمتر بکەنەوە کە ئەوەش دەڵە لەگەڵ سیاسەتی ئێمە ناگونجێ لەبەر کوواڵەتی یاریەکە دادەبەزێنێ لە بۆ سۆنی ناکرێت کابرێت دەڵێمە پارەیەکی زۆرمان نییە بیستێنین مایکرۆسۆفت ئامادەیە پارە بستێنی لە بەروی مایکرۆسۆفتە ملیار $100 هەیە بەڵام سۆنی کۆمپانیاجی بچووکتر لە مایکرۆسۆفتی ناتوانن پارە بستێنن بۆی پێویستیان بۆ $60 گەیمەرانە تاوەکو یاری گەورە و ناوازە دروست بکەن لەو ڕوانگەی وسەیکەین دەڵێن ئۆکەی نامانێت گارەوار ڕاگنەڕۆکەی خراپ ببینین من ڕاگنەڕۆکشی نایە ببینین بابرە گرانتر بی سەرەتا بەڵام ئاخری سەرێتە خوار لە کوردستان بە $300 ئاخیر دەیکڕێت نەک بە $70 شتێکی گەورە لە هەفتەی ڕوودا لەسەر PlayStation 5 کەەوە مۆدەڵێکی نوێی PlayStation 5 لە جاپان یاخود لە ژاپۆن تریدمارک کرا واتە ناوەکەی تۆمار کرا بۆ زوانش بەرهەم دێ ئەوە یان PlayStation 5 Pro نییە وەروە PlayStation 6 نییە ئەو دەنگویانە هیچ ڕازینە بەڵکو ئەوە PlayStation 5 یان سلیمە یانیش هەمان PlayStation 5 بەڵام بە پرۆسسەرێکی بچووکتر واتە هەمان پرۆسسەرە هەمان هێزتوانە هەیە بەڵام پرۆسسەرەکان کردە 6 نانۆمەتر لە 9 نانۆمەتری کردیانە 6 نانۆمەتر هۆکارەکەشی چێت باسم کردکەوە کێشەی بەرەمێنانی PlayStation 5 وای لە PlayStation 5 کردێت سۆنی بیر بکاتەوە چۆن ئەو کێشەیە چارەسەر بکە لەوانەیە بەوەی عیلاج بیکەوە پرۆسسەرەکەی تۆزێک بچووکتر بکەنەوە بەڵام هەمان هێزتوانای هەبی تۆزە قەباری بچووکەنەوە و بڵای بکەنە مەسەڵەن چۆن PlayStation 4 سڵیم هەمان هێزوو پاوەری PlayStation تەنانەت باشتریشە لە PlayStation فاتی قدیم PlayStation 4 فاتی قدیم بەڵام قەبارەی بچووکترە لەوانێ سۆنی شتێکی وا لەگە PlayStation 5 بکە هەم بەرەمێنانی ئاسان بی و هەم تۆزەکیش قەبارەی بچووکتر بی واتە ئەوە PlayStation 6 نییە PlayStation 5 Pro نییە لەوانە یان سڵیم بی یان هەمان PlayStation 5 تۆزێک پرۆسەری بچووکتر WWE بە فەرمی ڕاگەیان یاخۆ ستێفنی مەکمان کچی سەرۆکی کۆمپانی WWE ستێفنی مەکمان کچی مەکمانیا ڤینس مەکمان ڕاگەیاندکەوە خەریکی یاریی نوێی WWE بە شێوەی ڕۆڵ پلەینگ وەکو جیتیئەیە کە کارکتەکەت بە ئارزوی خۆت توانی هەموو شتە بکەی حرکاتە بکەیت بەکی خۆت بێ و بچی یاخۆ وەکمانکرا بە ئارزوی خۆت ناو جیهانەکە بسڕێن دەرێت ستایلێکی لەو شێوازەی ڕۆڵ پلەینگی WWE لە بەرەمێنانەکە دڵم پێی خۆشە یەکێک لە فیلمە ناوازەکان کە لەوانێ زۆربەتان بینیتانە دیستریکت 9 لەگەڵ ئیلیزیەم دەرهێنێکی زۆر ناوازەی هەیە بە ناوی نیل بلۆمکامپ بە فەرمی ڕاگەیاندکەوە خەریکی دروستکردنی یاریێکی تایبەت بەخۆیتی بە ناوی Off the Grid یارێکی باتڵ ڕۆیاڵە لە جیهانێکی وەکو Cyberpunk داهاتوویانەیە بەڵام یەک کێشەی هەیە یاریەکە دەڵێ NFT زۆر تێدایە و مایکرۆترانزاکشنی زۆر تێدایەوە تا پارەدانی ئۆنلاین زۆر تێدای تۆزێک خۆتان لێ دوورکەن
گادزیلا و هەروەها کۆنگ لە بۆ یاری وارزۆنی لەو هەفتەی زیاد کرد بۆ دەتوانم بڵێم زۆربەی هەر زۆری گەیمەرە ڕقیان لەو ئیڤێنتەی بووە و دەڵێن بە گرافیکی پلەیستیشن 2 دەچی شتێکی منداڵانێ بمانە و هیچ تاموسێژیان لێ وەرنەگرتی ئەو قسەی من نیات من خۆم نەمکردێت تەنیا ئەوەندە بوێنەوە ڤیدیۆم دیتە کە گرافیکم پشتم پێ سەرنجاشنیەوە یاریەکەش قەبارەی ڕۆژ بۆ گرانتر دێت خۆشەویستانم لەکنە خۆم 27 دقیقە قسەی دەکەم نازانم لە مونتاژ دەبتچ بەڵام چاو ماز دەکەم هیوادارم هەفتەیەکی خۆش بەڕێ بکەن و لە خوێندن سەرکەوتوو بن چاو ماز دەکەم تکا دەکەم دگمەی لایک سابسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆیەکی دیکە خوێندنەوەیەکی دیکە بەرنامەیەکی دیکەی سفرێک ژیری خودەتان